سڵاو بینەرانی خۆشەویستی شادپرس ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هیوادارم لە هەر جێگایەکان تەندروست باش بن لەگەڵتانم بۆ گواستنەوەی دوایین زانیاریەکان و ئامارەکانی تایبەت بە کۆرۆنا ڤایرۆس لە وڵاتی بەریتانیا. سەرەتا ئەمەوێت لە ئامارە گشتیەکانەوە دەست پێ بکەم. حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە بەریتانیا ژمارەیەکی پێوانەی دیکەی تومار کرد کە بەپێی دوایین ئاماری وەزارەتی تەندروستی بەریتانیا ڕێژەی توشبووان بە کۆرۆنا ڤایرۆس گەیشتوەتە 4,127,000 کەس و ڕێژەکەش ڕۆژانە بەرەو زیادبوون هەنگاو دەنێت. لە بەرامبەریشدا ژمارەی 127,000 کەسیش بەهۆی کۆرۆنا ڤایرۆس تا ئێستا گیانیان لەدەست داوە. سەرباری ئەمەش بوونی حاڵەتەکانی مار کردووە کە وەزارەتی تەندروستی بەریتانیا هەنگاو بە هەنگاو لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە چاودێری بارودۆخەکە دەکات. ئەوەی جێگەی گرنگە کە لە ئەمڕۆدا بەجیا هەریەک لە سەرۆکوەزیرانی هەرێمی سکۆتلەندا و سەرۆکوەزیرانی بەریتانیا لە دوو لێدوانی جیاوازدا دوایین ئامادەکاری بۆ کۆتایی پێهێنان بە کەرەنتینی گشتی خوێندەوە. لە هەرێمی سکۆتلەندا ئەمڕۆ خوێندنگاکان بەڕووی خوێندکاراندا کرایەوە، ئەمەش پاشەوەی کە لە کۆتایی ساڵی 2020 بۆ جارێکی دیکە قوتابخانەکان داخران، بەڵام لە ئێستادا قۆناغەکانی باخچەی ساوایان و هەروەها قۆناغەکانی 1 و 2 و 3 بنەڕەتی دەستیان کردەوە بە دەوامی ئاسایی خۆیان، بەڵام هێشتا قۆناغەکانی دیگە بە شێوازی ئۆنلاین بەردەوام دەبن. سەرۆکوەزیرانی بەریتانیا و بەتایبەت وەزیری تەندروستی هەرێمی سکۆتلەندا ئاماژەیان بۆ داوە کە چاودێری چڕی بارودۆخەکە دەکەن و هەنگاوی جدیان ناوبۆی کە خوێندکاران بە دەوامی ئاسایی خۆیان بگەن و حاڵەتەکانی توشبوون بە ڕێژەیەکی زۆر کەم بکەنەوە، ئەویش بە ڕێگرتنەبەری ئەنجامدانی هەر هەفتەیەک دووجار پشکنینی کۆرۆنا ڤایرۆس بۆ خوێندکاران دەکرێت. لە هەمان کاتا نێوان خوێندکاران بۆ 2 مەتر ڕەچاو دەکرێت و لە نێو قوتابخانەکاندا هەموو ڕۆژێک تەعقیمی ئەو دەرگا و شوێنە گشتیەکان و بەتایبەت پەنجەرەکان بەکراوی دەمێنەوە. لە بەرامبەریشدا سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆریس جۆنسن ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا بەخاڵ ئاماژەی بە ئاساییکردنەوەی بارودۆخەکە لە بەریتانیا کرد کە بە چەند قۆناغێک دەست پێ دەکات. لە قۆناغی یەکەمدا لە بەرواری 8 دەرگای خوێندن بەڕووی خوێندکاراندا دەکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا دیار نییە کە خوێندنی زانکۆش دەگرێتەوە یاخود نە. لە بەرامبەردا ئەمەش بەردەوام دەبێت تاوەکو 12 مانگی 4 کە دەرگای بڵین شوێنە ناپێویستەکان، حەلاقیەکان، کارواش و لەگەڵ شوێنە ناپێویستەکانی وەکو مۆڵە گەورەکان دەکرێتەوە دەرگای ئەو شوێنانە، بەتایبەت چێشتخانەکانیش. ئەمە لە قۆناغی دووەم. لە قۆناغی سێمدا کە دەکەوێتە کۆتایی مانگی 5 یاریە گشتیەکان کە لە دەرەوە ئەنجام دەدرێت، بەتایبەتی یاری یاخود فوتبۆڵ و یاریە گشتەکانی دیکە لە یاریگاکاندا ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی ژمارەیەک لە هاندەر کە لە 10,000 تێپەڕ نەکات بۆ یاری فوتبۆڵ و یاریەکانی دیکەش بە ڕەچاوکردنی ڕێژەیەکی کەمتر ئەنجام دەدرێت. لە هەمان کاتیشدا ڕێگە دەدرێت بە هاوڵاتیان کە کۆبوونەوەی 6 کەس ببورن، کۆبوونەوەی 6 کەس ئاسایی بێت، ڕووکردنە نێو پارک و شوێنە گشتیەکان ئاسایی بێت. لە کۆتایی مانگی 5 کە ئەم قۆناغە گیرایە بەر لە کۆتا قۆناغ کە دەکاتە 22/6 سەرۆکوەزیران دیاری کردووە لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا ئاماژەی بۆدا هیوادارین لە 12/6 کۆتاییمان هێنا بێت بە کەرەنتینی گشتی و بارودۆخ بە شێوەیەکی تەواوەتی ئاسایی بکرێتەوە. ئەمەش دڵخۆشیەکی بە دوای هاوڵاتیانە هێنا، بەڵام هێشتا وەکو نیگەرانی خۆیان دەربڕیوە کە ماوەیەکی دوور و درێژ دەخایەنێت کە بارودۆخەکە بە تەواوەتی ئاسایی بکرێتەوە، ئەویش لە ماوەی نێوان 2 تا 3 مانگی دیکە ئەنجام دەدرێت. لە ئێستادا پشکنینەکان و ئەنجامدانی لێدانی پێکۆتەی ڤاکسینی کۆرۆنا لە بەریتانیا ڕۆژانە ئەنجام دەدرێت
کە لە ئێستادا زیاتر لە نیوەی هاوڵاتیانی بەریتانیا ئەم پێکۆتەیان لە خۆیان داوە و چاڕوان دەکرێت لە ماوەی ئەم چەند مانگەی کە بارودۆخ ئاسایی دەکرێتەوە تەواوی هاوڵاتیان بتوانن ئەم پێکۆتەیەی کۆرۆنا ڤایرۆس یاخود ڤاکسینەکە لە خۆیان بدەن. ئەمەش بەڕێوەبەران و کاربەدەستان و تایبەت وەزارەتی تەندروستی وا لێ کردووە کە جموجۆڵەکانیان چاودێریەکانیان چڕتر بکەنەوە بۆ ئەوی بتوانن لە کۆتایی وەرزی بەهار و سەرەتایی هاوین بارودۆخەکە بە شێوەیەکی تەواوەتی کۆتایی بە کەرەنتین و ڕێژەکان بهێنرێت و بارودۆخ ئاسایی بکرێتەوە. ئەمە دوایین زانیاریەکان و ئامارەکانی تایبەت بە کۆرۆنا ڤایرۆس بوو لە وڵاتی بەریتانیا. تا کاتێکی تر دەگەم وڵاتان هەرشاد بن.